هۆکارەکانی بەرزبوونەوەی زۆری ئامارەکانی جیابوونەوەی هاوسەران لێرە کۆی کردوونەتەوە. نووسینگەی مافی مرۆڤی ئیدارەی سەربەخۆی سۆران بە بەشداری ژمارەیەک کەسایەتی ئەکادیمی و شارەزا گفتوگۆیەکی کراوەی لەبارەی هۆکارەکانی زۆری ڕێژەی تەلاق ڕێکخست. بەپێی ئامارێکیش لە دادگای بەرایی سۆران دەستکەوتووە ساڵی ڕابردوو لە کۆی 1970 حاڵەتی هاوسەرگیری 228 جیابوونەوە تۆمار کراوە. ڕێژەی لێکجیابوونەوە لە بەرزبوونەوەدایە، بۆیە بە پێی ئەو ئامارانێکی ئێمە لە دادگای بەرایی سۆرانمان وەرگرتووە بۆمان دەرکەوتووە کە لە ساڵی 2022 لە کۆی 1221 ئەمارە بڕین هەبووە، 217 لێکجیابوونەوە هەبووە کە ڕێژەکە دەگاتە 7.77 کە ئەمە ڕێژەیەکی زۆرە بەراورد لەگەر ساڵی 2023 کە ئەبینین هەر چۆن بەرەیز مارە بڕین پێچەوانەیە لەگەرەوەی دیکە لە ساڵی 2022 زیاد بووە، لە ساڵی 2023 کەم بووە. جیابوونەوە لە ساڵی 2022 کەم بووە، لە ساڵی 2023 بەرز بووتەوە. شارەزایەکی بواری خێزان پێی وایە هەر کێشە و گرفتێک باسی دەکەیت پەیوەستە بە کۆی کێشە و دیاردەکانی دیکەوە، بۆیە چارەسەری لێکترازانی خێزان لە چاکسازی کۆیکایەکانی دەستەڵات و کۆمەڵگەوە دەست پێ دەکات. لە هەرێمی کوردستان باسی هەر کێشەیەک و گرفتێک و دیاردەیەکەکەین، باشە پەیوەنددارە بە کۆی کێشە و گرفت و دیاردەکانی تر. یعنی ئەمانە یعنی هەمووچین ناکرێتەوە بڵێ کۆمەڵگە لێکترازانی هاوسەری زۆرە کەچی لەولایەوە پەروەردەی باشە لە ڕووی زانستیەوە بەرەو پێشەڕۆ لە ڕووی با بڵێم کێشەی خێزانیەوە باشە، هەمووان پەیوەندیان بێکدیوەیە. ئەگەر بشمانەوەی چاچیان بکەین دەبێ هەمووان بێکەوە چا بکەین. یاسایەکە بۆتە هۆی هۆکاری جیابوونەوەی ژنوور یاسای تونوتیژی خێزانی، چونکە لەبەر یاسایەکە دش بە دابوونێت و دیش بە ئاینیشە، لەبەر ئەوەی ناونیشانی یاساکە خۆی تونوتیژی بەرهەم دێنێ، لەبەرەوە ئەکرێ یاسایەکە ناوی بنێن ڕێخستنی خێزانیا خۆت هۆشیاری خێزانی، چونکە لەبەر ئەوەی ئەو ئافرەتانی کە بەنا بۆ نووسینگەی تونوتیژی خێزان دەبن ئەکرێ هۆکارەکان هۆکاری بەسیط و بچووک بن، بەڵام لە ئەنجامدا چونکە ناونیشانی نووسینگە کە بریتە لە تونوتیژی ئەمە شەڕ قوقینە لە نێوان خێزان دروستەکە سەرنجام دەبێتە هۆی جیابوونەوەی ژنوێر. بەپێی ئامارەکانی ئەنجومەنی دادوەری لە هەرێمی کوردستان ساڵی ڕابردوو لە کۆی 55896 پرۆسەی هاوسەرگیری 13967 خێزانیان کە دەکاتە 125 لێک جیابوونەتەوە. ئەمەش ئامارێکی مەترسیدارە و دەرخەری ئەوەیە ژمارەیەکی بەرچاو لە خێزانی کورد هەڵوەشاونەتەوە. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، سۆران.